منیش کە دایک بشووی کرد هەروە مناڵ بوو ئەم مناڵانە کە گەورە بن عاشقی سەفەرە بن زۆر باشە ئافەرین تۆ چاڵە چییە؟ دەریایە ئەی بۆ ئەویتیان نییە؟ لەبەرەوەی ماسیتیانە بێ دیار وەرە دانیشە وەرە لێیا دانیشە چۆنی باشی؟ ئەحواڵت چاخۆی بە چایەکە بڵان بەساگیان چایە بێنە باشی شکر باشی برا
مامۆسا تۆ ڕسمی منە بۆ چییە؟ ڕسمی ئەو دارە بگرە. ئادەم و حەوا لە ژێریا دانیشتوون. ژنەکە ژنەکە پێم ناڵێ بەم ڕۆژگارە تۆ چیەکەی بۆ ئەگەر لەو کەوانە ئەی ئەمەیان چییە؟ داگمە و بە ماسی. سەیری ئەمەشیان بکە. ئەمەیانە بیریەت ئەو ڕۆژە تۆ زۆر بێتاقەت.